بەهۆی کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا ئاستی ئاوی بەنداوی دەربەندی خان بۆ نیوە دابەزیوە. وەک بەڕێوەبەری بەنداوەکە دەڵێت 18 مەتری بەنداوەکە خاڵیە. ڕەحمان خانی جەختی کردەوە کە پێویستە دانیشتوان و جوتیارانی سەر ڕووباری سیروان باش لەوە تێبگەن ئەم ساڵ نابێت هیچ بەروبوومێکدا بچێنن، چونکە ئاوی بەنداوەکە تەنها لە وەرزی هاویندا بەشی خواردنەوە و ئاودانی باخەکان دەکات و ساڵێکی سەختیان لە پێشە. داهاتی ئاو کەمترین داهاتە لە 6 ساڵی ڕابردووە کە هاتۆتە بەنداوی دەربەنی خانەوە، تەنها لە سەدا 48 لە سەدی ئاو لە چاو ساڵی پارە هاتوتە بەنداوی دەربەنی خانەوە. ئاستی ئاو لە چاو ساڵی پارە 7 مەتر کەمترە و 350 بۆ 380 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوەکەیە کەمترە ئەم چاو ساڵی پارە 18 مەتر نزمترە ئاستی ئاو کە ئەکاتە نزیکەی ملیار و 350 ملیۆن مەتر سێجا بۆ شایی خەزنی لە بەنداوی دەربەنی خانە هەیە کە ئەمەلی ئەوەی نییە پڕ بێتەوە، چونکە تەنها یەک مانجێکی ماوە بۆ ئەگەری بارانبارین. شارەزایانی بواری سەلامەتی بەنداو ئاشکرای دەکەن لە کاتی نەبوونی ئاوی پێویست ناتوانن بەنداوەکە بە ئەندازەیەکی بەرچاو خاڵی بکەنەوە، چونکە خاڵی بوونەوەی بەنداوەکە دەبێتە هۆی داخلیسکاندنی زیاتری بەنداوەکە. تقریبا وشکە ساڵی دەستی پێ کردووە داوازانی ئاسی ئاوی دەریاچەکەش زیاتر دابەزێت، بەڵام پێویستە ڕەچاوی ڕێنمایەکانی تایبەت بە دابەزانی ئاسی ئاوی دەریاچەکە بکرێت، لەبەرەوەی لە کاتی زیاتر دابەزانی ئاسی ئاوی دەریاچەکە ڕۆژانە مەترسیەکانی داخلیسکان زیاد دەکات بۆ ناوچەکەی ئێمەش. دابەزینی ئاستی ئاو کاریگەری نەرێنی لەسەر پیشەی ڕاو دەبێت، بە تایبەتیش ڕاوە ماسی. چاوەڕوان دەکرێت لە وەرزی هاویندا کاریگەریە نەرێنیەکانی دابەزینی ئاوی بەنداوەکان لەسەر بەشێکی زۆری سێکتەرەکان بە تایبەت کوشت و کاڵ بەڕوونی هەستی پێ بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.